دوای هەڵبژاردنەکان دۆخی سیاسی لە بەغدا بەراورد بە هەولێر جیاوازە. لایەنە عێراقیەکان خەریکی پێکهێنانی هاوپەیمانی و خۆڕێخستنەوەن، بەڵام لە هەرێمی کوردستان ئەوە نابیندرێت. لایەنە کوردستانیەکان دوور لە یەکن و تەنانەت ئامادەیان تێدانیا بۆ کۆبوونەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی ئەوە بە مەترسی دەبینێت و وەک یەکێتی داوا دەکات کورد نێوماڵی خۆی ڕێخاتەوە و بە یەکدەنجی بچێتەوە بەغدا. پێویستە ئێمە لایەنە سیاسەکان لانی کەمی لێک تێگەیشتنمان هەبێ بۆ ئەوەی بە یەک تیم لە گفتوگۆدا بین لەگەڵ بەغدا. ئێمە بە یەکدەنجی ئەگەر کارمان بۆ نەکرێت بێگومان بە پارتەوازی هیچ شتێکمان بۆ ناکرێت. بۆیە من مێت دەکەم کە هەمومان هەموو لایەنە سیاسیەکان لە هەستیاری قۆناغەکە تێبگەین، تەنانەت لە پێناوی بەرژەوەندی گشتی پێویستە دەستبەرداری هەندێک مافی تایبەتیشمان بین. دوو لایەنی سیاسی یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان زۆرترین دەنجی کوردیان بەدەستهێنا. ئێستا ئەو دوو لایەنە کە براوەی هەڵبژاردنەکانن لەو ناوچانە لە هەوڵی ڕازیکردنی لایەنەکانی ترن بۆ پێکهێنانی هاوپەیمانی. ئەندامێکی سەرکردایەتی پارتی دەڵێت لەگەڵ یەکێتی ڕێکەوتوین بەبێ یەکتر نەچینەوە بەغدا. ئێمە گەشتینە تەفاهومەک لەگەڵ برادرانی یەکێتی بۆی ئێمە پێکەوە هەر هەنگاوەک بی هەنگاوەکانمان پێکەوە بی و هەوڵی جدیش بدەین دوای ئەوەی کە حزب و لایەنەکانی تری کوردستانی هەندێک تێبینیان هەبوو یان تعنیان هەبوو لە مەسەلەی ئەنجامی هەڵبژاردنەکان تەواو بن لەگەڵ ئەوانیش هەوڵ بدەین تەفاهومەک بکەین. ئێمە لەگەڵ ئەوەین کورد بە یەک خیتاب بە یەک ئاراستەیی بچی بۆ بەغدا. پێدەچێت لە ڕۆژانی داهاتوو هەوڵەکان بۆ پێکهێنانی هاوپەیمانی لایەنە عێراقیەکان و حکوومەتی تازای عێراق گەرم و گۆڕتر بێت. بەشێک لە لایەنە کوردیەکانیش هەوڵ دەدەن لە حکوومەتی داهاتووی عێراقدا کورد جارێکی تر بە یەکدەنجی بەشداری لە حکوومەتی داهاتوو بکات. ئەو لایەنە کوردیانەی کە زۆرترین دەنجیان لە هەڵبژاردنەکان بەدەستێنا ئەوان باشتر لە قۆناغی لێکترازان دەگەن. پێیان باشە کورد وەک یەک هاوپەیمانی بچێتە بەغدا، بەڵام ئەو لایەنانەی دەنجی کەمیان هێناوە تا ئێستا لە قۆناغی هەڵبژاردنەکان و ئەوان تاوەکو ئێستا بیریان لە مافەکانی کورد لە حکوومەتی داهاتووی عێراق نەکردوتەوە هەر باش لە هەڵبژاردن دەکەن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.